ئەگەرچی لە یاسای هەڵبژاردنەکانی ژمارەیەکی ساڵی 1992 هەرێمی کوردستانی عێراق و مادەی 6 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هاتووە کە خولی پەرلەمانی لە یەکەم دانیشتنەوە دەست پێ دەکات و لە ساڵی چوارەم بە کۆتا دەگات، بەڵام پەرلەمانی کوردستان لە پێشنیازە یاسایەکدا پێشنیاری درێژکردنەوەی ماوەی خولی پەرلەمانیان خستە دەنگدانەوە و لە کاتی خوێنەوەی پێشنیازە یاسایەکەشدا گرژی دروست بوو. پێشنیازە یاسایەک لە بە پێشنیازە یاسای بەردەوامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی عێراق داش عێراق پێشکەشکراوە لەلایەن ژمارەیەک ئەندامانی پەرلەمانی بەڕێز کە پێکهاتووە لە سێ مادەوەیەکانی دەرچواندن لەلایەن ئەم ئەندامە بەڕێزانەی خوارەوە کە ژمارەکان و ناوەکانیان بۆ ئەوەی کە بەڕاستی ماوەکەتان بۆ کورت کەمەوە سەرجەم ئەندامانی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کە 45 ئەندامە، 22 ئەندام لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، 11 ئەندام سەرجەم پێکهاتەکانی ئەم فراکسیۆنە و 7 ئەندام لە ئەندامانی فراکسیۆنی گۆڕان. دەنگی ئەمریکا لە ناو شەقامە و دەیەوێت ڕای هاوڵاتیان وەربگرێت کە دەنگیان بە نوێنەرەکانیان داوە بۆ ماوەی 4 ساڵ. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لە نەبوونی دەستوردا هێزە سیاسیەکان دەرچەی جۆراوجۆر بۆ درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمان دەدۆزنەوە. خۆی بۆ درێژکردنەوەی وادەی پەرلەمان یەکێک لە کێشەکان کە لە هەرێمی کوردستان هەیە نەبوونی دەستورە کە دەستورێکی جێگیر هەبێ لە وادەی هەڵبژاردن لە کاتی خۆیان دیاری ئەکرێ کە ئێمەش نەبوونی ئەم دەستورە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین یا ئەم پەرلەمانەی کە هەیە هەمیشە بەبوونی هەنێک بیانوەوە هەمیشە چیەکرێت وادەی درێژ ئەکرێتەوە لەبەر ئەوەی کە دەستورێکی جێگیر نییە. جاگە دەستورێکی جێگیر هەبێ ئێمە مشکلەکە لەوایە لە عێراق ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراقی هەوەیە کە بەپێی دەستور مامەڵەمان لەگەڵا ناکەن، بەڵام ئێمەش وەکو هەرێمێکی سربەخۆ نایەن لەگەڵ ئەم حیزبانەی کە هەر 4-5 حیزبەی کە لە هەرێمی کوردستان باڵا دەستن نایەن ئەو دەستورەی کە خۆیان داوایەکەن لە عێراق بێن ئەم دەستورەش لە هەرێمی کوردستان بنووسنەوە و بەپێی ئەو دەستورە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بکرێت. کاسبکاران کە لە ناو شەقامەکاندا کار دەکەن و لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا زۆرترین ئەو کاندیدانە دەبینن کە سەردانیان دەکەن و بەڵێنیان پێدەدەن دەڵێن ئەم کابینەی حکوومەت و خولی پێنجەمی پەرلەمان نەیانتوانی وەلاست کێشە و داواکاری و گرفتەکانی هاوڵاتیان بن. چەندین قەیران ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەتەوە، پەرلەمانتارانیش هاوڵاتیانیان نەبینیوە. لە سەواشتای ژیانی سکوت کرد، ئەمە هەبگە لە وەردەشتەکان و نەوت و غاز و بنزین و گاز و ژیانی خەڵ خەڵگەشت تەواو بێت تەقەد و هەڵا حەز دەکەم پەرلەمان تازە نەگرێتەوە هەڵبژاردنی تازە بەڕێوە بچێت لە کاتی خۆیان. قەیرانی غازە، نەوتە، گازە، بودجێ لە کاتی خۆیان مەعاش نادەنەوە چەندی مانگ 5 مانگ کوا وعدەکەیان 25 مانگ و 22 مانگ مەعاش وعد زۆر پیرۆزە. وەڵای من بە ئومێدم هەر بە ئومێدم ئینشاڵڵا هەرچەند لە کۆی خولەکانی هیچی ڕازی نەبووم، یعنی ئومێد بەخش نەبووە، هەمووی بە تایبەتی چین و توێژی گەنجانی ناومێت کردووە، هەلیکاری نەڕەخساندووە و شتێکی نەکردو بەڕاستی مایەی دڵخۆشی ئەم گەل و میلەتە بێ. هەمیشە چاو لە دەرین، هەمیشە ئاوات لە ڕابردوومان نەخوازین، بەڵام لەگەڵ ئەوەیش ناومێت نابم ئەڵێم ئەم جارە بەشمە خی گەور دڵیان نەرم کاتی ئەوانی بتوان بەخۆیانە بچن و ئینشاڵڵا خەمێکی ئەم میلەت و گەلە و خۆشیان بە تایبەتی کاراکردنی و خزمەتکردنی گەل خزمەتکردنە بە خودی خۆیان. پێشنیارە یاسایەکە هۆکاری دەرچوونەکەی بۆ ئەوە گەڕێنراوەتەوە لە 6/11/2022 خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت لەبەر دروستنەبوونی بۆشایی یاسایی. پەرلەمان بەردەوام دەبێت لە ئەرکەکانی تا کۆتایی وەرزی یاسادانانی پاییزەی ساڵی 2023 بەپێی مادەکانی پێشنیازە یاسایەکە. پێویستە پێش کۆتاییاتنی ئەو بەروارە هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمان بەڕێوە بچێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.